لە گوندی عازەبانی سەر بە ناوچەی شارباژێر 4 بۆ یادی چلەی فەرماندە و پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان عەبدوڵڵا سەعید داگیرسێنرا. لە مەراسیمەکەدا بە ئامادەبوونی هاوڕێ و هاوسەنگەرانی تاجە گوڵینەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد و وتاری هێزەکانی هەفتا خوێنرایەوە. ئەو ڕۆژگارانەی کە تروسکایی نەبوو، ئەو ڕۆژگارانەی کە پێشمەرگە نەیانەتوانین لە ناو دیەکانە بەحەسێنەوە و خۆیان بشارنەوە، ماڵی کا عەبدوڵڵا و هەموو شارباژێر و ماڵی حاجی سەعید خۆی بڕواتان هەبێ. من زۆربەی کات کە دابەژە بووین ڕەنگە ماڵی لە عازەبان ماڵی کاک مەولوی لێبوو، سەر ناوەکانم لەبیر نییە، بەڵام چینە ماڵی حاجی سەعید، چینە ماڵەکانی تر هەمویان بە خزمەت بوون. هەر لە مەراسیمەکەدا وتاری مەکتەبی شەیدان و تێکۆشەرە دێرینەکان و کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی دوکان و شارباژێر خوێنرایەوە، باسییان لە نەبەردەکانی فەرماندە دەکرد کە چۆن لە ڕۆژە سەختەکانی خەباتدا تا دواساتەکانی تەمەنی خزمەتی کردووە. ئەم کێوانە زاریان هەبوایە و ئەم هەردوو پێدەشتانە دەنگیان هەبوایە. ئەو کات لەسەر نەبەردەکانی پێشمەرگەی ڕۆژە سەختەکانی خەباتی نەفساوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە سەرسوڕمانەوە دەهاتنە گۆ. بەداخەوە بە بۆنەی ئەم نەخۆشیە نەگریسەوە چەندین هاوڕێ و هاوسەنگەرمان لەدەست داوە کە ڕۆژانێکی سەختی خەباتیان تێپەڕاندووە و چەندین شەڕ و داستاندا بەشداریان کردووە، بەڵام بەداخەوە نەخۆشی کۆرۆنا زەفەری بە هاوڕێکانمان بردووە و چەندین هاوڕێمان لەدەست داوە. لە وتەیەکیدا کوڕی فەرماندە عەبدوڵڵا عازەبانی باسی لە وێزگەکانی ژیانی باوکی کرد کە چۆن بە گیانبازیەوە لە هەموو داستان و نەبەردەکانی هێزی پێشمەرگەدا بەشداری کردووە، بەو پەڕی دڵسۆزیەوە بۆ خوێنی شەهیدان. لە ساڵی 1976 پێشمەرگەیەکی دانەبڕاو خۆلەویست بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، هەتاکو ئەمڕۆ خزمەتی بە گەل و نیشتیمان و یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە. بەداخەوە 40 ڕۆژ لەمەوبەر بە نەخۆشی نەگریسی کۆرۆنا کۆچی دوایی کرد. ئێساناش لە چلەی ماتەمی ئەودا ئامادەین. ئێمەش بەڵێن دەدەین درێژە پێدەری ڕێبازەکەی باوکم و ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بین تا دوا هەناسە. تێکۆشەر و پێشمەرگەی دێرین عەبدوڵڵا سەعید ناسرا بوو بە عەبدوڵڵا عازەبانی لە ساڵی 1954 لە گوندی عازەبانی سەر بە ناوچەی شارباژێر لەدایک بووە. هە لە سەرەتای دروستبوونی شۆڕشی نوێی گەلەکەمان بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کردووە. لە ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 جەنگاوە لە دژی ڕژێمی بەعسی ئەو کات. هاوکات بەشداری لە شەڕەکانی دژ بە تیرۆستانی داعشی کردووە. دوابلەی خزمەتکردنیشی فەرماندەی تیپی سیویەکی شارستێنە بووە، دوای ئەوەی لە مانگی 11 ئەم ساڵدا تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبێت، هەر بەو نەخۆشیەش ماڵ ئاوایی لە ژیان دەکات. شاخەوان عەبدوڵڵا گەلی کوردستان گوندی عازەبانی سەر بە ناوچەی شارباژێر.